سەبارەت بەم ڕووداوەیەکەوە ئەمڕۆ ڕوویداوە لە ڕێگای گشتی سۆران بەرەو جوندار لە نێو سنتەری شاری سۆران لە گەڕەکی هەرێم بریتووە لە دەستدانی کۆنتترۆل لەلاەن شوفێری ئۆتۆمبیلی کێوە لە دواتر خۆ کێشاوە بە مەجموعەیەک لە هاوڵاتی پیادەڕۆ کە سەرجەمیان یەک عایلەنەوە لە ئەنجامدا سێ ئافرەت جانیان لەدەستداوەوە مناڵێکیش بە سەختی بریندار بۆ کە ڕەوانەی نەخۆشخانەی فراکەوتنی هەولێر کراوە و دواتر ئەم ئۆتۆمبیلە خۆی پێکۆنتترۆل نەکرا لە بۆی لە ئەنجامی خێراڵی خوڕن و پابەند نەبوون بە یاساکان و ڕێنماکانی هەستۆ خۆ کێشاوە بە سێ ئۆتۆمبیلی تر سەرجەمی قوربانیەکان برینتیە لە 4 قوربانی بەداخەوە سێ ئافرەت جانیان لەدەستداوە و مناڵێکیش بە سەختی بریندار بووە. ئیمشۆ سعات کاژمێردەی شەو بۆ هۆی ڕووداوێکی دڵدەستێنانی نەخۆشخانەی فێرکەوتنی سۆران پێشوازێ لە چەند بریندارێکی کە ئەو بریندارانەش کە بەداخەوە بووە هۆی گیان لە دەستانی دوو هاوڵاتی و دوو هاوڵاتیشانی بریندار و بە سەختی ئەوانش دوای ئەوەی تیمار پزیشکەکان و یان کارمەندانی بەشەکەمانانی ئەیە چارەسەری بۆ کرد پاشان ڕەوانەی هەروە لێرەمان کە ئێستا ئەوە نەخۆشخانەی مردوەکانش لە تەبعادلن ئەوەی لە توانای کارمەندان ئێمەدام و ئیشوکارەکانەوە بەس هەواڵەکە زۆر دڵتازێن بوو بۆ شێ ڕووداوەکە بۆ ئێمە و من دەبەرەکە زۆر ناخۆش بوو.